الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. قال الله سبحانه وتعالى: والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئێستا لە دەڕۆژی سەرەتای مانگی ذیلحیجە داین، دەڕۆژی زۆر پڕ بەرەکەت، بەتایبەت کە پێنجشەممەی داهاتوو دەکاتە ڕۆژی عەرەفە، گەورەترین ڕۆژی ساڵە لای خوای پەروەردگار. ئەو کەسەی لە حەج نییە و لە ماڵەوەیە وەکو ئێمە سونەتێکی گەورەیە بە ڕۆژوو بێ و بەویستی خوا گوناهی 2 ساڵمان لەسەر لادەبات. حاجەکانمان ئێستا لە حەجن، خوا لەوانی قبوڵ کا و بەنسیب ئێمەشی بکە. لە حەجدا هەمووان ئەوەی دەچێت بۆ حەج و ئەوەش کە عومرە دەکا ئەبێ هەموویان بە شوێن پێی ئافرەتێکدا بڕۆن، بە شوێن پێیدا بڕۆن وەکو ئەو ڕۆیشتووە، شێوازی ڕۆیشتنەکەی ئەو جارانەی کەوا لە بینی سەفا و مەڕوادا هاتوچۆی کردووە و عەوداڵ بووە کە 7 جارە دەبێت تۆش 7 جار بەوێدا بڕۆی بە هەمان شێوە. یادی ئافرەتێک لە لووتکەی ژیری و دینداری و گوێڕایەڵی بۆ مرد، وەفادار، پڕ لە خۆشەویستی بۆ هاوسەرەکەی، ڕۆژێک بۆڵەیەکی بەسەردا نەکرد، زۆر لە غەریبی ژیا، بە تەنیا کوڕە تاقانەکەی گەورە کرد، بەڵام هەمیشە دڵی مێردەکەی لە هەموو شتێک بەلاوە گرنگتر بوو. ئەویش دایە هاجەرەیە. هاجەرە خاتوون ناوێک کە حەتا قیامەت بە بەرزی دەمێنێتەوە. خوای پەروەردگاریش پاداشتی دایەوە، چونکە ئەوەندە وەفادار بوو بۆ مێردەکەی، ئەولادی ساڵحی پێبەخشی کە ئیسماعیلە کە کردی بە پێغەمبەر. لەنەوەی ئیسماعیل بوو بەدایە گەورەی محەممەد صلی الله عليه وسلم، خاتەمی ئەنبیا و مرسەلین. ئێستا ئێمە ناچینە باسی حەج و ئەوانەوە کە جەنابتان الحەمدولله ئەهلی مزگەوتن و مامۆستایانی بەڕێزیش هەمویان بۆ باس کردوون. ئێمە لە چەند هەزار ساڵ لەمەوە پێشەوە دێینەوە بۆ کوردستانی خۆمان. قورئان سبحان الله کاتێک کە تەماشای دەکەی باسی والفەجری وەلەیالین عەشر باسی ئەم دەشەوت بۆ دەکا، هەر باسی ڕۆژوەکەی نییە، هەر باسی عیبادەت نییە، هەر باسی قوربانی نییە. ڕاستەوخۆ ئاەتەکان دەچێتە سەر ئەوەی ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد حتى دوای وفرعون ذي الأوتاد. یەکسەر دەچێتە باسی دیکتاتۆرەکان. باشەیەکێ دەڵێ لە باسی دەڕۆژی ئەوەڵی قوربان و باسی عەرەفە و باسی قوربانی بۆ چوە سەر باسیەوە دیکتاتۆرانە. ئەم قورئانە ئەگەر لێی حاڵی بی پێت دەڵێ ئیسلام هەمووی تێک هەڵکێشە. ناحاڵیە دوو لە ڕووی جەنابتان ئەو کەسەی وابزانێت دین بەس ڕۆژ و گرتن و نوێشکردن و مزگەوتە. نەخێر دین بە گشتدا چوونەوەی زاڵمە. قورئانەکە هەمووی تێک هەڵکێش کردووە. بۆیە ئێمە دەگەڕێنەوە بۆ مێژووی میلەتی مەزلومی خۆمان، بۆ ئەو دیکتاتۆرانەی کە لەم عێراقەدا تا ئێستاش دەمانچەوسێننەوە. لە کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالدا لەگەڵ جەنابتاندا ئێوەی خۆشەویست و ئازیز و بەڕێز، ئەوانەی بینەری ئەم وتارن لە دواتریشدا، گەیشتینە ئەڵقەی حەوتەم. بزانین ئافرەتانی کورد عەینی دایە هاجەرە چۆن لە لووتکەی وەفا و خۆشەویستی دابوون بۆ هاوسەرەکانیان. باسی ئەوەمان کرد لە ئەڵقەی ڕابردوودا، ئەوانەی کە جەنابتان ئامادە بوو بن. بیرتان دەخەمەوە کە لە زیندانی دووبزدا منداڵی زۆر مردن. خاتون نێرگس دەڵێ کاتێک ئەو کاک هادیە کە حرەسی سجنەکە بوو، تورکمانێکی کەرکووکی بوو، ڕەحم و بەزەیی لە دڵیاما بوو، پێی وتین منداڵەکانتان نانێژن و لەو دیوسیمەکە فڕیان دەدەن و سەگ دەیان خوا. هەموو ئافرەتەکان هەمومان شێت و هار بووین، بۆیە ئافرەتان بڕیاریاندا کەس منداڵیان نەداتێ. ئەوەندە منداڵی مردوو لە قەعەک گەرمەکەدا کۆبەوە کە سەری بە چینکە و جەمەلۆن گیرا بوو، کاتەکەش زۆر گەرم بوو. منداڵەکان لاشیان ئاوسا و بۆگەنیان کرد، بۆنی ئەو قاعەیە کاسی دەکردی. دواتر بەڕێوەبەرایەتی سجن و بە هیممەتی ئەو کاکادیە بڕیاریاندا کە ئەمە ناکرێ، ئەمانەش هەمووی دەمرن، ناتوانی حرەسیشیان بی. ئەم منداڵان هەموو لەشیان ئەوساوە بە مردووی لە باوەشی دایکیاندا. بۆیە بڕیاریاندا بیاندەن بە مختاری دووبس. مختارەکان ئەو کوێخایانە
کە بەردەوام بەداخەوە تا ئێستاش لە خزمەتی ڕژێمی لەسەرکارن. موختار بەردەوام جاسووسە بەسەر هاوڵاتیانی خۆیەوە، لە هەر حکومەتێک لەسەرکار بێ ئەو جاسووسی ئەو حکومەتی وەختەیە. بەڵام ئەو موختارە هەلێکی بۆ ڕێکەوتووە. موختاری دووبس بە ناوی مام ئەحمەد و خێزانەکەی بە ناوی خاتوڕەحمە پیاوێکی بە ویژدان بووە. منداڵەکانیان وەرگرتوون و بردویان لە لای خۆیان. خێزانی کەماوە و عارف قوربانی نووسەری کتێبی نێرگز لە دۆزەخیان فالدا دواتر عەزیەتی زۆری کێشاوە سەردانی شوێن و گۆڕستان و ماڵەکەی کردووە. ئەڵێ وتی وەڵڵاهی ڕۆژ هەبوو 20 منداڵیان هێناوە بۆ لام. 20 منداڵ خۆم و ئەو پیاوە شتومانە کفنمان کردووە، قبرمان بۆ هەڵکەندووە لە 3 شوێنی جیاوازی گۆڕستانی دووبز ناشتومان. ئێستا گۆڕەکان دیارنی ئەو منداڵە کوردانە، بەس کەس نازانێت گۆڕی چێهی چێیە چونکە ناوێکیان لەسەر نەبووە. ماوەی مانگی 4 هەتا مانگی 1980 کوردەکانی ئێمە ئەنفالکراوانی ژن و منداڵ لە زیندانی دووبزا بوون. لەو 6 مانگەدا 274 کۆرپەی ئێمە لەوێ مردووە. ئێستاش جەنازەکانیان هەر لەوێن. حکومەتی کەمتەرخەمی هەرێم هەر سەرێکیشی لێ نەداون، نەک جەنازەکانیان بۆ کە سوکاریان بێنێتەوە. دۆخی ئافرەتانی حامیلە لە زیندانی دووبزدا. خاتون نێرگز دەڵێ ئافرەتانێک هەبوون لە ناو سیارەکەدا لە تۆبزاوە بۆ دووبز لە ڕێگا منداڵیان بوو. لە ناو ئەو سیارەدا بە نینۆک دایک ناوکی منداڵەکەمان پچڕاندووە. هەبوو لە ناو زیندانەکەدا 10 ڕۆژ بوو، براژنم 10 ڕۆژ بوو گەیشتبووینەوە منداڵی بوو. منداڵانێکی زۆر لە دایک بوون، هەبوو دەست بەجێ دەمرد، هەبوو دوای 10 ڕۆژ دەمرد چونکە دایکەکەی چی نەخوارد بوو. هەبوو مایەوە هەتا ئێستاش ماوەتەوە. خوای گەورە هێشتێەوە. ئەڵێ من بەهۆی ئەوەی لە گوندی خۆمان بە هەرمەی مامان ناسرا بووم، هەموو خەڵک دەیانزانی من مامانی دەکەم. لە هەموو قەعەکانەوە کە منداڵێک ئافرەتێک بەژانی منداڵ بوونەوە دەبوو حرەسەکان داهاتن بە شوێنمدا، هەموو ئەو سجنە مامانەکەی من بوو. بەردەوام بەڕێگاوە بوو. منداڵەکانم لای ئافرەتاندا دەنان و مامانیم دەکرد. داوام لێکردن بەس لە تەمووسێک کە ڕیشتان پێتاشیوە فڕێی دەدەن، بەس لە تەمووسێکم دەنێ وتیان شتی وانە نابێ هیچت پێ بێ. بۆیە دەگەڕام کاتێک کە دەچووم بۆ دەستنوێ شەڵگرتن و سەر ئاو بەردی تیژم دەدۆزیەوە، هەموم دەخستە گیرفانمەوە. بەو بەردانە ناوچی منداڵەکانم بڕیوە، هەمووی بە بەرد ناوکم بڕیوە. ئەو ئافرەتانە هیچ نەبوو بیخۆن کە منداڵەکەیان لە دایک دەبوو. بەشێک لە کەواکەیان یان دامێنی کراسەکانم بە بەردەکە دەڕی و مەلۆتکەکەمان تێوە دەپێچە. بەو حاڵەوە هەندێکیش لە سەربازە بێویژدانە بێ حرمەتەکان لە پەنجەرەکەەوە سەیری لەشی ئافرەتەکەیان دەکرد. بەوە ئێمە ئافرەتانی کورد هەر مردبووین لە شوێنی خۆماندا. ئەڵێ خۆشم 20 شەومان مابوو بەر ببین کە پێشتر حامیلە بووم منداڵەکەم بوو. بەخوا ناوکی منداڵەکەی خۆشم بە بەرد بڕی، بۆ خۆم مامانی خۆم بووم، بە بەرد پەتەکەی ناوکیم بڕی. پاشان ناوم نا فێنک، کچێکمان لەدایک بوو ناوم نا فێنک، بە ئومێدی ئەوەی فێنکێک بە دەرونی گڕگرتوماندا بێ و خوا دەرگایەکمان لێ بکاتەوە. نێرگز دەڵێ مانگی 1980 بوو. ئەو کاکادیە بەڕووی خۆشەوە هات وتی موژدەتان لێبێ، خوا دەرگای لێکردوونەوە، عەفوی عام دەرچۆ هەمووتان بەردەبن. ئای کە دڵمان خۆش بوو. دەمانگوت ئێستا کە سوکارمان هاوسەرەکانمان هەمووی چۆتەوە ماڵەوە لە پێش ئێمەدا لەو مجەمەعەن کە حکومەت بڕیاریدا بوو. 20 دانە شەو ئێمە چاوەڕێ بووین. بە هەموو ئەو 6 مانگە بە ئەندازەی ئەو 20 شەوە عەزابی چاوەڕێیمان نەچێشتووە. 20 شەو بوو منداڵەکەم لەدایک بوو. هێشتا لە زەیستانیدا بووم. منداڵێکیشم 2 ساڵانە بوو. ساڵ و نیوەک بوو گیرا بووین. ساڵ و نیوەک بوو کە گیراین. 6 مانگیش لە زیندانە 2 ساڵێک بوو. ناوی نەهرۆ بوو، کوڕم بوو. زۆر پیس نەخۆش کەوت. لە باوەشمان بە حاڵ هەناسەی دەدا. هەردوو عام ئەوە بوو خوایە گیان کوڕەکەم نەمرێ حتا دەچینەوە ماڵەوە و باوکی بە حەسرەتی بینینەوەیەتی، چونکە دوا منداڵمانە و باوکی زۆری خۆش دەویست. خوایە پێش ئەوەی کەوا بمرێ باوکی ببینێتەوە پێشاد بێتەوە، چونکە بڕوام وا بوو کە باوکی پێش ئێمە بەر بووە کە خەبەرەکەیان داینێ. بۆیە نەهرۆ لە باوەشما بوو دەیگوت دایە برسیمە. نیوەڕوان کەوچکێک شۆربایان دەداینێ، شۆرباکەم بەدەمیەوە دەکرد دەیهێنایەوە. مەمکی خۆم دەخستە دەمیەوە، مەمکەکەی نەدەگرت. تەنها هاواری دەکرد دایە گیان خەیار. منداڵەکەم بە حیاتی خەیاری نەبینی بوو. نازانم لە دەمی مناڵانەوە ئەو وشەی بیست بوو. دەیگوت دایە خەیار. شێت دەبووم لە تاوی منداڵ بیهێنە بەرچاوت منداڵەکەت کە نەخۆش بێ. ئەگەر ڕوحی خۆت فیداکەی شتێکی بۆ پەیدا دەکەی بیخوا. دەیگوت دایە خەیار و من هیچ دەسەڵاتێکم نەبوو. لە حارسەکە دەپاڕامەوە بەس توێکڵی خەیارێک گاڵتەی بە قسەکانم دەهات.
بۆیە ناچار بووم ئەو سەمونە وشکەی کە ڕۆژانە دەیانداینە سەمونەکەم دەخستە دەمیەوە دەمگوت ڕۆڵە گیان ئەوە خەیارە قەپی لێ دەدا چونکە دەمی هەمووی بوو بەبرین و لاواز بوو خوێن بە دەمیا دەهاتە خوارەوە ئەو لەحزەی لە باوەشمان ڕوحی دەرچوو سەمونەکەم هێنایە دەرەوە هەموو سەمونەکە خوێناوی بوو ئەو سەمونەم هەڵگرت 20 شەویش دوای بەربوونمان لە ماڵەوە هەڵم واسی بوو بە دیارەوە دەگریام هەتا پورێکی لای بردووتی بە دیارەوە شێت دەبی کاتێک نەهورەی کوڕم لە باوەشمان مرد حارەسەکان هاتن بیبەن وتم بەخوا نایدەم بەخوا نایدەم نەمردووە ئەوەتانە هەناسەی دێ بەڵام مردبووش ئافرەتەکان وتیان بۆ نایدەیتێ خۆت دەنێژرێ ئێستا فڕێ نادرێنەوە یەقینمان هەیە کاکادی ئەڵێ دایان نێژن وتم بەخوا باوکی زۆری خۆش دەوێ و ئەلحەمدولیلا لەسەر بەربوونین هەتا باوکی جەنازەکەی نەبینێ ناینێژم چەند ڕۆژ ئەو لە زیندانی دووبزا جەنازەی ئەو منداڵە بە باوەشمەوە بوو زۆر پەرێشان حاڵ بووم بەڵام هەر چاوەڕێی بەربوون بووین دنیاش ئەو کاتە پاییزی 1980 سارد بوو چونکە سارد بوو جەنازەکە تێک نەچوو 25 دەی 1980 بەربووین و سواری سیارەیان کردین و هێنانین بۆ عەربەتی لای سلێمانی خستیانینە مەکتەبێکەوە ناویان نووسین و ئەو شەوە لە مەکتەبەکە بووین چەندی لەوێش سەربازەکان هاتن وتیان دەبێت جەنازەی ئەم منداڵە بدەی بە ئێمە وتم بەخوا نایدەم پێڵاوی سەرباز و پۆستاڵەکانم ماچ کرد بەس بۆ ئەوەی جەنازەکەم لەلا بمێنێتەوە ئەو شەوەش لە عەربەت هەر لە باوەشما بوو ئەو جەنازەیە بەیانی لە عەربەتەوە بردیانین و لای کانی شەیتان لە دۆڵی بازیاندایان بەزاندین ئالەو کاتەدا بیرم دەکردەوە خوایە گیان من چی بکەم وتیان ئەوە وەرەقەیەک و بڕۆن بەربوون تەواو بوو بەر عافواتی سەرۆک کەوتون بەڵێ بەریان داین 4 منداڵی خۆم سیانی ئەمانەتی شوبراکەم و براژنەکەم هەروەها دەستێکم مەلۆتکەیەکی 20 شەوەی کچ دەستەکەی ترم جەنازەی منداڵێکی 2 ساڵ تاکە یەک فلسم پێ نییە یەک کەس ناناسم شارەزای هیچ شوێنێک نیم لەو دەشتە بەڕەڵایان کردین بەڵام خەڵکی بە هیممەتی کانی شەیطان و بەردە قارەمان ئەو کاتە پێیان دەوت باینجان زۆر مەردانە بەژن و بە پیاوە هاتن بەردەوە ڕوومان ئەو کاتە میلەتەکەمان بڕواتان هەبێ حاڵی لە ئێستا باشتر بوو ئەو کاتە میلەتی کورد یەک دوژمنی هەبوو و هەمووشمان بووبووین بە یەک ماڵ ئەو کاتە پەشێ و ئەو شیعرەی دانە نابوو کە دەڵێ من دەڤەرێک پێدەزانم قەستە سەری هەر زەردێکە زێڕی بەرزە عەیار نەبێ من دەڤەرێک پێدەزانم دوژمنی هەموو سەوزێکە دۆلار نەبێ ئەم دەڤەری سەوز و زەردەمان نەبوو ئەو خەڵکە مەردانە و پیاوانە هاتن بە دەورمانەوە پیاوێک ناوی کاک عومەری کانی شەیطان بوو لێم بوو بە براو کە سوکار دەگریام و فرمێسکم دەباراند وتی خوشتی خۆم خەفەت مەخۆ ماڵی برای خۆت لێرەیە ئەو پیاوە بۆم بوو بە براو هەموو کەس و کارم کاک عومەر لە گوندی کانی شەیطان بردمەوە ماڵی خۆی زۆر دڵنەوایی کردم دوای نوێژی عیشا مامۆستای مزگەوتەکەی هێنا بۆ دڵدانەوەم وتی کچم خەم مەخۆ هێناوتەتەوە خاچی نیشتیمان گوناحە ئەم جەنازەیە چەند ڕۆژە لە باوەشتایە وا خەریکە جسمی داوسێت خوا بابینێژین بەخوا وتم مامۆستا باوکی دەبێ بە حەسرەت لە دڵیا زۆری خۆش دەویست تا باوکی نەیبینێ جەنازەکەی هەر نانێژم ئەو شەوە منداڵەکانم 4 لەولاوە سیانی ئەمانەت لەولاوە لەسەر دەستێکم فێنکی 20 شەوەی کچم و لەسەر دەستەکەی ترم لە باوەشمان نەهرۆی جوانە مەرگی 2 ساڵی مردوم لە باوەشا بوو ئەو شەوەش تا بەیانی نەخەوتم هەر فرمێسکم باراندووە بۆ حاڵی خۆم و منداڵەکەم أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة وهو الحكيم الخبير وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور وأشهد أن محمدًا عبده ورسوله البشير النذير والسراج المنير صلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم البعث والنشور وسلم تسليمًا كثيرا أيها الناس اتقوا الله تعالى وقدموا لأنفسكم واتقوا الله واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين عباد الله إن الإنسان خلق في هذه الحياة ليعمل ثم يبعث يوم القيامة ليجزى على عمله
فهو لم يخلق عبثا ولن يترك سدى، والسعيد من قدم لنفسه خيرا يجده عند الله ذخرا، والشقي من قدم لنفسه شرا تكون عاقبته خسرا. أيها المسلمون، لقد شهدنا قبل يومين موسما فاضلا ذا منافع مشهودة، ألا وهو موسم العشر الأول من شهر ذي الحجة الذي ختم بيوم الحج الأكبر وأيام التشريق المعدودة. أيها المسلمون، إن حياة المسلم كلها مجال للعمل الصالح، وإنما خصت بعض الأيام بمزيد الفضل لتتاح الفرصة للمسلم والمسلمة كي يحصلوا على مزيد من الأجر والمثوبة، نظرا لقصر عمره وشدة حاجته إلى الحسنات وتكفير السيئات. اليوم 9 من ذي الحجة هو أفضل أيام السنة كلها، إنه اليوم العظيم، يوم عرفة، يوم الوحدة الإسلامية الكبرى، الوحدة القائمة على مبادئ القرآن وأخوة الإيمان. ففي صحيح مسلم عن عائشة رضي الله عنها عن النبي صلى الله عليه وسلم قال: ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبدا من النار من يوم عرفة، وإنه ليدنو ثم يباهي بهم الملائكة فيقول: ما أراد هؤلاء. وقد حض النبي صلى الله عليه وسلم على صيام يوم عرفة لغير الحاج، فقال: صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. بسم الله الرحمن الرحيم. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بەڵێ ئیماندارانی خۆشەویست، خاتونی هەرگیزی دڵبریندار دەڵێ ئەو شەوە جەنازەی نەهرۆی منداڵم هەر لە باوەشا بوو، لەسەر دەستەکەی تریشم فێنکی کۆرپەی تازە لەدایک بووم. شەومان کردەوە بۆ بەیانەکەی دەوری نیوەڕۆ کە سوکار و خەڵک کە لە چەمچەماڵ و ئۆردوگای شۆڕشەوە زانی بوویان کە سوکاری ئەنفال بەربوون، ژن و منداڵ هاتوونەوە بە گەرمی هاتن. ئەو کاک عومەرە براکەمی دۆزی بۆەوە بە ناوی حەمەمین کە پێش ئەنفال ماڵی چوو بۆ چەمچەماڵ و خۆی و منداڵەکانی بەر ئەنفال نەکەوتن. بەڵێ کاکەمم دۆزیەوە و لە باوەشی گرتین و بەسەر یەکا گریاین. یەکەم قسە ئەوە بووتم: توخوا محەممەدی هاوسەرم بەر بووە، بەس خەمی هاوسەرەکەم بوو. وتی دڵنیا بە هاتۆتەوە هەر سێ براکەشت سەلامەتن، هەمویان وا لە ماڵەوەن. وتم: ئەی بۆ نەهاتوون؟ وتی: هاتوون لە شوێنی تر لێتان دەگەڕین، با بچینە ماڵەوە، لەوێ ئەوانیش دێنەوە یەکتر دەبینن. کەوتی مێردەکەت سەلامەتەوە هاتۆتەوە، هەموو عەزابی ئەو 6 مانگەم لەیاد چوو. ئۆخەی کۆڵەکەی ماڵەکەم نەڕووخاوە، بەس پیاوەکەم مابێ، نە ماڵمان ماوە نە پارەمان ماوە، بەس پیاوەکەم مابێ، قەی ناکە، کوڕەکەشم مردووە، زەرگ سوتاو بووم، بەس تەنها خەمێک لە دڵمایە. لەو کاتەدا بیرم لەوە کردەوە تۆ بڵێ محەممەدی مێردم عاجز نەبێ، تۆ بڵێ کەوتم نەهرۆ مردۆ و جەنازەکەی بینی دڵی لێم تەنگ نەبێ. لە دڵی خۆماوتم نا، چونکە ئەویش خۆی زیندانی بووە، ئەزانێت چه عەزابێکمان چێشتەوە، بەخوا من کەم تەرخەم نەبووم، بەڵام هەر ئەوەندەم لە توانادا بۆ قەدەری خواوا بووە، ئینشاءڵڵا مێردەکەم دڵی عاجز نابێ. دووەمیان پێ لە دڵی خۆما دەموت: ئێستا محەممەدی هاوسەرم چەند شادمان دەبێت کە ئێمە ببینێتەوە دوای ئەم دابڕانەوە ئەویست بوونە لە ژیان. توخوا چۆن ئەو خۆشەی سەرەتایی لێ تێکدەم کە جەنازەکەی نیشاندەم. بۆیە بڕیارم داوتم یەکەم جار پێی ناڵم کوڕەکەمان مردووە، لە سیارەکە دای ناگرم. بە براکەشم وت: خوا کاکەمین، بە محەممەد نەڵێی کوڕەکەتان مردووە. دوای خۆم بە خۆمم دەگوت: جاوا جەنازەکەم دانەگر، ئەگە دابەزین و هات بۆ لامان، ئەڵێ ئەی کوا نەهرۆ، هەر پێ دەزانێ خورپە بەدڵیا دێ. توخوا بات خورپە بەدڵی مێردەکەمانەیە خەبەری ناخۆشی نەدەمێ. بۆیە بە عەقڵی خۆم بڕیارمدا جەنازەی نەهرۆ لە باوەش مابێ و منداڵەکەم دا بە کچە گەورەکەم کە تەمەنی دەوری 10 ساڵان بوو. وتم: تۆ خوشکەکەت بگرە لە باوەشتا. دەستم بە پشتیاریانە کە لە سیارەکە دابەژین، هەر ئەو کردارەم جێبەجێ کرد. لە سیارەکە دابەزین، چوینە ماڵی خوشکەکەم، لە وەردوگای شۆڕش بردیانین بۆوێ. دەستم بە پشتیاریانە وام نیشان دەدا کە کوڕەکەمان خەوتووە. وتم: بۆ ئەوەی کە لێی وەرگرتم و ماچی کرد و تۆزێ هێور بۆەوە خۆشی و شادیەکەی ئێمەی بینی کە بە یەک شاد بووینەوە، ئەم جار مردنی کوڕەکەی ببینێ. توخوا با یەکەم جار بە خەبەری ناخۆش دڵیدا نەخورپێنم. سبحان الله، لەو وەفایە چاو لێ ئێمە لە هاجرە خاتوونەوە چوینە نێرگزەکان، هەمان وەفا بۆ مێرد، ئەوەندە ڕازی بە قەدەری خوا،
ئەوەندە خەمی دڵی مێردەکەیەتی ئەم جەنازە چەند ڕۆژە بە شانیەوەیەتی هێشتا خەمیەوەیەتی تۆ بڵێ مێردەکەم عاجز نەبێ و خورپە بە دڵیانەیە. بەڵام کاتێک کە چوینە ژوورەوە کەسی لێ نەبوو، خوشکەکەم بەخۆی کێشاو دەستی کرد بە گریان، وتی وەڵڵا نە موحەممەد هاتۆتەوە نە هیچ کەس لە پیاوەکان بەر بووە. ئیتر بە تەواوەتی ئەژنۆم شکا لەوێدا جەنازەکەم لە دەست کەوتە خوارەوە بردیان ناشتیان، ئیتر تەواو چارێکم نەمابوو. بەڵێ ئەمە بەڕێزان لوتکەی وەفا و خۆشەویستی ژنە بۆ مێردەکەی. ئێمە لەم ڕۆژانەدا خوشکانی زۆر لێمان دەپرسن مامۆستا ڕۆژووی ئەم ڕۆژانە چەند خێرە؟ بەڵە خێرە، بەڵام بەخوای لە هەمووان خێرتر، لە هەمووان خێرتر ئەگەر دەتەوێت ئافرەتێکی ساڵحە بی. ئەگەر کچت هەیە و بەڕێزەکەم پێش ئەوەی بە شووی دەی فێری ئەمەی بکە، پێی بڵێ مێرد لە هەموو شتێک گرنگترە و لە خواد نزیک دەکاتەوە. ئەو ئافرەتە بەڕێزە سێ برای ئەنفال بووە، چەند خوشک و خوشکەزای ئەنفال بووە، لەناو هەموویاندا دەڵێ مێردەکەم بەس مێردەکەم مابێتەوە و ژیانمان جارشکە دەست پێ دەکاتەوە. هەر ئافرەتێک دەیەوێت خوا لێ ڕازی بێت، کچەکەت کە بەشوودا بەس فێری ئەم سێ چوار کەلیمەی کە ئەگەر لەم جوعەیە ئەمەندە فێر بوو بیبەستە. هەر ئەم دەرسە لەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لەگەڵ خۆت بەریەوە ماڵەوە تۆ شتێکی باش فێر بووی. ئەویش ئەوەیە ژنی سالارە و سەنگین و ساڵحە ئەو کەسەیە کە خەبەرێکی ناخۆش هەبوو لە کاتی هاتنەوەی مێردەکەیان بۆ ماڵەوە پێی ناڵێ، سەبر دەگرێت هەتا ئارام دەگرێت. چونکە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان کاتێک کە دەگەڕێتەوە ماڵەوە، لە سەفەر دەگەڕێتەوە، لە کەسابەت دەگەڕێتەوە، لەسەر دوکانی ئێوارە دەگەڕێتەوە، کۆمەڵێ خۆشەویستی و محەبەتی بۆ ژن و منداڵەکەی هەیە. توخوا ئەگەر مشکلەیەکی ماڵیش هەبوو ڕاستەوخۆ لە دەرگاکەوە پێی مەڵێ. ئێستا تەلەفۆنە بۆر خۆش بێ، هەر موبایل دەردێنێ و هەر لە فەقیر لەسەری شەکە دڵی دەتەزێنێ. نا، ئافرەتانی ئێمەوا نەبوون. بەڵام دیسا من جارێشکە دەتانجێڕمەوە بۆ 1400 ساڵ لەمەوبەر کە ئەم مامۆستا خۆشەویستانی کە لە مزگەوتە لە خزمەتیانە ئامادەین چەند جاریان بۆ باس کردوین. لە صحیحی بوخاری و مسلمدا کە ئەم بەسەراتەم خوێندەوە ئەو حەدیسەم هاتەوە یاد، لە بوخاری و مسلمدا لە صحیحیندا هاتووە کاتێک ئەبوو تەلحە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ سەفەر، منداڵێکی 2 ساڵەیان هەبوو زۆر نەخۆش بوو، تای لێبوو. ئوم سولەیم دایکی منداڵەکە خێزانی ئەبوو تەلحە وتی بڕۆ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، خەمت نەبێ، دڵت لای نەبێ، خۆم ئاگام لێی دەبێ. لە نزیک گەڕانەوەدا بوون وەفدەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێنەری هاتەوە کە پێغەمبەری خوا گەڕایەوە لەگەڵ سەحابەکاندا. ئەو ئێوارەیە پێش گەڕانەوە گەیشتنەوە مەدینە، سبحان الله ئەو منداڵە مرد. ئوم سولەیمی دایکی هات شتی کفنی کرد، بردی لە ژوورە بچکۆلەکە کە زەخیرە و چێژلێنانی تێدا دەکرا، لەوێ داینا بە کەسوکاری وت توخوا ئەبوو تەلحە ئێستا لە ڕێگا گەڕاوەتەوە، چەند دڵی خۆشە بێتەوە بۆ لامان، چەند ماندووە، توخوا کەس هەواڵی مردنی کوڕەکەمی پێ نەگەیەنێ. خێرا خۆی گۆڕی چاوی ڕشت، فرمێسکەکانی سڕیەوە، ئەبێت دایک لەو کاتەیە دڵی چۆن بکوڵێنەوە بەرەکەی بە باوەشیەوە مردووە، بەڵام دڵی مێردەکەم لە پێشەوەشەوەیە. بەڵێ خواردنی ئەوەی کە هەبوو خوادابووی ئامادەی کرد. وتی کوا منداڵەکە؟ وتم ماڵی باپیری بردویانە و توانە بام شەو لای ئێمە بێ. وتی چۆنە وەزعی؟ وتم هیچ کات وەک ئێستا باش نەبووە، یا بەخوا درۆ نەبوو، هیچ کات وەک ئەو کاتە ئیسراحەتی نەکرد بوو، لە مردنەکە لە نەخۆشیەکە ڕزگاری بوو، چوو بۆ لای خوای پەروەردگار. جەنازەی منداڵەکە لە ژوورەکەی تر بوو، کاری ژن و مێردایەتی پێویست بوو، وەڵڵاهی بێدڵی منەکرد لەگەڵ یا خەوتم. لە حەدیسەکە ئاوا دەفەرمێ بەیانی کە خۆی شتت پێش ئەوەی بڕوا بۆ مزگەوت. وتم ئەبوو تەلحە پرسیارێک، وتی فەرموو. وتم ئەگەر کەسێ ئەمانەتێکی لادانین و بێ بیباتەوە ئەبێ ناڕازی بین؟ وتی نا وەڵڵا کەم ئەمانەت لاداندرا خاوەنەکەی هەر وەختێ داوای کردەوە دەبێ بیدەیتەوە. وتم دەی ڕازی بە بەشی خوا و سەبر و ئارام بگرە، بەخوا دوێنێ ئێوارە کوڕەکەمان مردو و جەنازەکەی وا لەو دیوە بە کفن کراوی. ئیتر ئەو کاتە خەبەرەکەم دا دوای ئەوەی تەواو ئیسراحەتی کرد، وتی ئەی بۆ لە ئێوارەوە هات پێ نەوتم. وتم دڵم نەهات، تۆ زۆر ماندوو بووی، لە سەفەر گەڕابوویەوە، شەکەت بووی، پێویستت بە ئیسراحەت بوو، نەمویست خەبەری کوڕەکەمت بدەمێ و دڵت داخور پێنم. والله ئێمە ئەمانەمان بەس لە کتێبە خوێندبووەوە، لە زانی مامۆستا بەڕێزەکان ئەمانەمان بیست بوو، دەمانگوت عەجایباتە. بەڵام ئەوە تا ئافرەتانی کوردی ئێمە بەخوا هەمان تەمسیلیان کردووە خاتون هێرگزەکان. بەس چەند ڕۆژ لەو غیرەتە لەو شێرە ژنیە جەنازەی منداڵێکت بەشانەوە بێ، شوێن بە شوێن بهێنێەوە بەس لەبەر خاتری دڵی مێردەکەت، دواتر بەس خەیاڵت لای ئەوە بێت دڵی دانەخور پێ و خەبەری ناخۆشی لە منەوە پێنەگا. هەزار ڕەحمەت لەو ئافرەتانە بێ کە لە دوای ئەنفال مەردانە وازیان لە هەموو خۆشیەکانی ژیانیان هێنا. بەخوا ئافرەت هەیە حتا ئێستاش دانیشتووە لەسەر مەلۆتکەیەک کە مێردەکەی ئەنفال کراوە حامیلە بووە، لە دوای باوکی منداڵەکان لەدایک بووە، لە سژرا لەدایک بووە، تا ئێستا بەخێوی دەکا. هەبووە 2 منداڵ 3 منداڵی هەبووە، مەردانە وازی لە هەموو خۆشیەکی ژیان
کە خوا حەڵاڵی کرد و شوو بکاتەوە دوای ئەوەی کەوا تەواو بوون دڵنیا بوون کە مردوون لیژنەی فتووە بڕیاری بۆدان یەکێکیان شویان نەکردەوە مەردانە لەسەر ئەو منداڵانە دانیشتن خۆش قەرەبووی بۆ کردوونەوە زۆربەی هەر زۆریان منداڵەکانیان لەلحەمدا ساڵح و خوا ناسوور و لە دین و کەسانی پێشکەوت و گەورەن ئەمە دینی ئێمەیە ئیسلام ڕێز لە خاتوو هاجرە دەگرێ ڕێز لە ئوم سولەیم دەگرێ ئەبێ کوردیش ڕێز لەو ئافرەتانە بگرێ بەڵام کوا ڕێزیان لێ دەگرێ کوا دەسەڵاتی خۆمان بەڕێزان ئتر پێیان ناخۆشە کورە سەریان دەدا لەبەر تەنەکە ئاوی سار دەخۆنەوە والله ئەگەر ئەمە ئاخر جمعەشم بێت لە مزگەوتە قسەی خۆم هەر دەکەم ئیسلام فێری بوێری و دلێری و حەقی کردوین کوا ئەم کەم تەرخەمانەی ئێمە نەموچەمان دەدەنێ نە لەگەڵ دەرەوە کۆکن نە لەگەڵ بەغدا ڕێککەوتون بەغدایەک ناناسن کە جەنازەکانیشمان هێشتاکانە هەل لەلایەنە تازە تۆ بەتەمای موجەد بۆ بنێرێ ئەو هەموو پارەی کە لەلای خۆتە بۆ بەم بەرەجێژنانە نایدیتە فەقیر و هەژاری خۆت والله دەبوو ئەو خاتون هێرگزەی کە تا ئێستاش دەڵێ 37 دانە ساڵە کە لەسەر عەرەبانەی بەر دەرگاکە میوەفرۆشەکە دێ و دەچمە بازاڕ و دوکان و ماڵە خەیار دەبینم فرمێسک بە چاوما دێتە خوارەوە دەنگی نەهرۆدێک کە دەڵێ دایە خەیار سەم و نەخوێناویەکەم هەر لەبەر چاوە والله لەو ساڵەوە 37 دانە ساڵە خێر نەهاتۆ لەسەر دەمم 37 ساڵە لە ماڵی ئێمەدا خێر لەسەر سفرەدا نەندراوە لە بازاڕێکە نەم کڕیوە لەبەر حرمەتی ئەو کوڕەم کە بە حەسرەتی توێکەوە خەیارێکەوە ڕوحی دەرچوو کاکە خەڵکینە ئەم کوردە هەمووی پێشمەرگە بووە ئێستا کە پێ کۆمەڵی پێشمەرگە دیێری نەکات ئێمە خەڵکە جاش بووە ناوەڵە ئەمە هەمومان پێشمەرگەی دیێرین بووین ئەوەی وەکو جەنابتان بەعسی نەبووە هەمووی پێشمەرگەی دیێرینی ئەم خاکەیە هەمووی حەقا والله ئەو نێرگزە دەبووە ئێستا وێنەی گەورە کراوی لە کۆلەجی زانستە تەندروستیەکان لە بەشی مامانی هەڵواسترایە والله دەبوو خەستەخانی منداڵانی بەناوەوە بکرایە کە ئەو هەموو منداڵە لە دایک بووە بە بەرد ناوچی بڕیون مامانی دایکەکانیان بوو بەڵام کووە چێ دەیناسێک ئێمە لە مزگەوتەوە باسی نەکەین هەر مەسئولەکانی ئێمە وەرە پێیان بڵێ چ دایکە ئەنفالێک شێرەژنێکی ئەنفال سکرتێر و ڕاوێژکاریانە هەر ئافرەتمان لە خارج بۆ دێنەوە کە بەس دەرپێکوتێکی لە پێداماوە هەموو لە شێڕوت و قوتە لە مەتار پێشوازیان لێ دەکەن فەرشی سووریان بۆ ڕادەخەن ئەیانکەن بە ڕاوێژکار و کاوێژکار لەگەڵیان خوا پێم نەگرێ ڕادەبوێرن کوڕەکە ئەمە نەدینداریە و نەکوردایەتیە ئەبێم ئیسلامەتی جارشکە بێتەوە ناومان بۆ ئەوەی کەسانی وەکو خات و هاجەرە وەکو ئوم سولەیم وەکو نێرگزەکانی شێرەژنی دوای ئەنفال زیندوو بکرێنەوە با هەمومان داوا بکەین نەخوای پەروەردگار یا ڕەبی خوایە لەم ڕۆژانەدا لە گوناهەکانمان خۆش بێ یا ڕەبی خوایە فەزلی ڕۆژی عەرەفەمان بەنسیب بکەی یا الله یا ئەرحەم الراحمین لە ڕۆژی عەرەفەدا لە هەموو گوناهەکانمان خۆش بێ حەجی حاجیانمان قبوڵ کەی خوایە حەجیش بەنسیبی ئێمەکەی یا الله یا الله یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی خوایە کەسانێکی زۆر داوایان لەم دەستە بەدەست نوێژانە کردو ئومێدیان بە ماڵەکەی تۆیە خوایە داوای دوعای خێر بۆ نەخۆشەکانیان دەکەن خوایە دڵخۆشیان کەی بە شیفای نەخۆشەکانیان خوایە ئازار لە لەشی هەمومان لابەری خۆت بە بەزەیی ئەرحەم الراحمینی بەزەیت پێمان دابێتەوە خوایە ئەم میلەتی کوردە بەدەستی کار بەدەستی نەعادلی خۆمان و بەدەستی خوێنخۆرانی بەغاوە لەو بینە وەکو بەرداش دەمان هاڕن خوایە دەرگایەکی ڕەحمەت مە میلەتە بکەیتەوە خوایە دەرگایەکی ڕەحمەت لە میلەتی کوردە بکەیتەوە ڕزق و ڕۆزیمان فراوان کەی خوایە دەرگای ڕزقی حەڵاڵمان لێ بکەیتەوە ئەوانەی کەوا خزمەتکاری ئەم مزگەوتانن یا ڕەبی خوایە هەر کەسێ ماڵی تۆ ئاوەدان دەکا ماڵی ئاوەدان کەی خوایە هەر کەسێ دڵی بە مزگەوت خۆشە خوایە دڵی خۆشکەی خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی اللهم فرج هم المهمومين ونفس كرب المكروبين واقض الدين عن المدينين واشف مرضانا ومرضى المسلمين برحمتك يا أرحم الراحمين آمين آمين والحمد لله رب العالمين وأقم الصلاة رحمني ورحمكم الله